أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بەردەوامی لەسەر باسکردنی بابەتی تەکفیر و لێکەوتەکانی و بنەماکانی. لە دەرسی ئەمڕۆیە بەڕێزان ئەچینە خزمەت پێناسەکردنی کۆمەڵێک زاراوە. ئەم زاراوانە گرنگن ئێمە ئیماندار لێیان بە ئاگابین و مقتەضاکانیان تێبگەین و بزانین کاتێک کە ئێمە باسی ئیمانەکەین، باسی کوفرەکەین، باسی نیفاقەکەین، باسی شیرکەکەین، باسی ڕیدداەکەین، باسی هەرێکێک لەم زاراوانە ئەەکەین، بزانین چۆن تەوسیفی ئەەکەین بۆی دواتر ئێمە نەکەوینە کێشەی تەکفیرەوە. بزانین ئیمان محتەواکەی چییە، مقتەضاکەی چییە، کوفر محتەواکەی چییە، مبەڕیراتەکانی چییە و چۆن دروست ئەبێ. لەبەرەوە ئەمەیە کە زۆر جار تەکفیرەکان تایە ئەکەونە هەڵەوە. چکۆکو عەبدوڵای کوڕی عەباس فەرمی یؤمنون بمحکمه، ئەمانە ئیمانیان بە محکەمی کتاب هەیە واضحە، بەڵام یهلكون عند متشابهه ئەو یهلیکون عند متشابهه. ئەمانە لە کاتێکە کە قسە لەسەر متشابه و هەندێک بابەتی ئاڵۆزەکەن ئەلەویایتر تیا ئەچن. من پێم خۆشە زاراوەکان سەرەتا پێناسە بکەین، سەرەتا لە پێناسی ئیمانەوە دەست پێکەین. ئیمان بەڕێزان کە ماڵین کەسێک ئیماندارە واتە باوەڕی هەیە. ئیمان لە ئەسڵا واتە تەصدیق، وەکو کوڕەکانی یعقوب کاتێ گەڕانەوە بۆ لای باوکیان عەلی نەبینا و عەلەیهی الصەلاة وەسسەلام باسی گورگان خواردکردنی یوسفیان کرد بە حساب. بە باوکیان گوت وەما ئەنتە بمؤمنین لەنا، وتیان ئێمە ئەزانین تۆ باوەڕمان پێ ناکەی، کەواتە ئیمان لێرە یعنی وەما ئەنتە بمؤمنین یعنی وەما ئەنتە بمصدقین لەنا، وتیان ئێمە دەزانین کە تۆ باوەڕت بە قسەکانی ئێمە نییە. کەواتە ئیمان بریتیە لە تەصدیق لە ڕووی زمانەوانیەوە. لە ڕووی محتەواوە بەڕێزان ئیمان بریتیە لە قەول واتە لە گفتار، بریتیە لە ڕەفتارکردن و بریتیە لە قەناعەت بوون. واتە ئێمە قەناعەتمان بە هەموو ئەوە هەیە کە خوای پەروەردگار باسی کردووە و بە زمان ئیعتراف بکەین بەوانەی کە خوای پەروەردگار فەرموونی و پێغەمبەرەکەی باسی کردوون هەموو ئەمانە ڕاستن و کردەوەش بۆ بکەین کە خوای پەروەردگار پێویستی کردووە لەسەرمان کردەوەی پێ بکەین. بۆیە خوای پەروەردگار گەر سەرنج بدەن لە قورئانە دائیماً کە باسی ئیمانەکە لە دوای ئیمان عەمەلی صالح دێنێ. دائما فرمي الذين آمنوا وعملوا الصالحات، الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر، إن الذين آمنوا وعملوا الصالحات. هیچ کات خوای پەروەردگار ئیمان بە بێعەمەلی صالح نییە، چونکە ئەو کات ئەگەر کابرا بڵێ من ئیمانم هەیە بەڵام نە نوێش نە ڕۆژوو نە زەکات نە حەج نە شتەیەکە کاکە ئیمان لێی بوەشێتەوە، ئەو کاتە ئەمە پێی ناوترێ ئیماندار. ئیمامی شافعی لە کتێبی ئومە ئەفەرمێ الإجماع من الصحابة والتابعين ومن من بعدهم ومن أدركناهم يقولون الإيمان قول وعمل ونية لا يجزئ واحد من الثلاث عن الآخر. إمام الشافعي أفرمي كودنجي هاولاني بيغمبر صلى الله عليه وسلم شوين كوتكاني أوان وأواني دواي أوان هاتون وأواني إما بيني ومانم قلت يانا الإيمان قول وعمل. إيمان بديتيا لا كردوا لقل قفتار كردنا لەگەڵ وەنیە یعنی واعتقاد ئینسان لە ناخیە دڵی دامەزراو بێ لا يجزئ واحد من الثلاث إلا بالآخر. هیچ کام لەمانە کەڵکی نییە بێ دوانەکەی تر، یعنی کابرا قەول و عەمەلی هەبێ هەموو کردەوەکانی کردەوە و گفتارەکانیشی ئیماندارانە بێ، بەڵام لە ناخی دڵ یا ئیمانی دامەزراو نەبێ بە ئیماندار حسێب ناکرێ. یا بڵێ من ناخی دڵم دامەزراوە بەڵام هیچ عەمەلێک ناکەم. جاخۆ فیرعون وای ئەکرد. پەروەردگار لە وەصفی فیرعون ئەفەرمێ وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا. أفرمي فرعون لناخي خويا باوري هبو بوي همو أوي موسى إلي راسته بلان بو إيماني نبو ظلما وعلوا استكباري هبو واستمكاري وايكر كفرعون إيماننا هنا كواتا إما بيويسمان بو هي كاتك باسي إيمانكين لسر أمس يبنى ما يداء مزره إقرار باللسان واتا دان بيدانان ببنى ما كان إيمان إسلاما
وتصديق بالجنان باور هێنان بەدڵ بەوەی کە بەدەم ئەڵێن وعمل بالأركان وكردوش بكين بەوەی کە بەدەم گوتومانە و بەدڵ باوەڕمان پێیەتی. سێ کوچکەی ئیمان لەسەر ئەم سێ خاڵەدا ئەبەزدێ. ئەم ئیمانە بەڕێزان لە دڵی ئینسانەکانە زیاد و کەم ئەکەن. واتە ئینسان ئەگەر ئیمان وەکو ڕووەکێک تۆ دەیت ئەم ڕووەکە خزمەتی ئەەکەی گرنگی پێ ئەدەی ڤیتامینی پێ ئەدەی ئەمە زووتر گەشە ئەکا بەری باشتری ئەبێ. ئەگەر ئیهمالیکەی لێ نەپێچیتەوە ئەمە ماوەیەک کەسی سەبێ وشکە بێ ئیمانی شوایە. علماء أفرمون أو قاعدة كأهل السنة والجماعة متفقين لسري أويك الإيمان يزيد وينقص إيمان زياد كم أكا وأما ثابتة خواهي پروردگار لشدين آية القرآن باسي أكا بون من خواهي پروردگار فرمي وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا كواتباس لواكا كإيمان زيادك يا فرمي ويزيد الله الذين اهتدوا هدى يا فرمي ليزدادوا إيمانا مع إيمانهم همو أمانة دقن لسد أويك أم إيمانة زيادك ولحديث بيغمبري شاهات صلى الله عليه وسلم كاتك أبو بكر الصديق رضا ورحمته خواه لبي أبو بكر قري حنظلة أبينه أبو بكر بي أفرمي تشوني أفرمي حستك من دور منافقم أفرمي بوشي أفرمي منك لخزمت بيغمبر أبم صلى الله عليه وسلم إيمان زور برزر رجي إيمان زور زيادك كديمو ناو مالو منالو بازارو بازرگاني حستكم إيمانكم كز أبي أبو بكر الصديق رضا ورحمته خواه لبي قلت جا منش حزب بميتو أكم چون لاي بيغمبر صلى الله عليه وسلم قلت يعني أي بيغمبري خواه أم كيشيمان بو دروس بوا هەز ئەکەین بەوەی لە خزمەت تۆدا ئیماندارێکی تەواوین کە ئەڕۆینەوە ئیمانەکە کەس ئەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموون الئیمان ساعة ساعة ئیمان کاتکاتە. ئەو کەسانی کە تاوانەکەن ئەو لەحظەی شەیتان زەفەریان پێ ئەوە ئیمانەکەیان ضعیفە خزمەتی ئیمانەکەیان نەکردو. ئەو لەحظەی کە ئیمان تیایەنا بە قووەتە شەیتان زەفەریان پێ نابە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکە کە ئەفەرمێ لا يزني الزاني حين يزني وهو مؤمن ولا يسرق السارق حين يسرق وهو مؤمن ولا يشرب شارب الخمر أفرمي حين يشربها وهو مؤمن. أفرمي أو كسي زنا أكاكاتي زناكي إيمان دارنية أو كسي دزي أكاكاتي دزيكي إيمان دارنية أو كسي عرق أخواكاتي عرق واردنوكي إيمان دارنية بو أجر إيمان هبي لدلا أبي ريقر بي لمجورة كردوانا كامانا قناهي زور قورن أو كاتي ككردوتي إيمانك نية كواتا ليرا بريزان. طبعا خو أما ئەگەر کابرا لەسەر ئەو فعلە بمرێ بۆ نمونە عارەخۆرێکی ئیماندار بەسەر خۆشی بۆ نمونە کەسێکی داوێن پیس ئیماندار بێ بە داوێن پیس ئەمانە ناڵین بە کافری ئەمرن نا بەس ئەمە ئەو ئیمانە وجودی نییە ئەو کەماڵی ئیمانە وجودی نییە کە ڕێگر بێ لەکردنی ئەم کردەوانە کەواتە ئیمان ئێمە ئەڵێن زیاد و کەم ئەکا بەکردەوەی زیاد باش زیادەکە و بەکردەوەی خراپ ئیمانەکە سست ئەبێ و ئیمانەکە لاوازە بێ. کردەوەی ئینسان بەڕێزان هەندێک کردەوەمان هەیە شەرتن بۆ سیحەتی ئیمان هەندێک کردەوە هەیە یعنی ئیمان بەبێ ئەو کردەوانە دانامەزرێ یا ئەگەر ئەم کردەوانە پێچەوانەکەی دروست بوو بۆ نمونە کڕنوش بردن بۆ خوا خۆ بەدەستەوەدان بۆ ئەمرەکانی خوا باوەڕبوونی تەواو بە هەموو ئەوەی کە خوا ئەیفەرمێ ئەمانە مەرجن بۆ ئەوەی کە ئیمان دروست بێ. پێچەوانەی ئەمانە کە عەمەلن منافين بو أصل إيمان يعني إيمان ناهلن بو نمونا كرنوش بردن بو بت أما كردوي اعتقاد نية بس أم عمل منافية بو صحتك واتا أجر كسيك كرنوشي برد بو بتيك يا كرنوشي برد بو مروفيك يا كرنوشي برد بو خور بو روج بو استيريك بقصد تعظيم أم كرنوش بردنا أصل إيمانك ينايعلي واتا لدين إيبات درو خو أما عمله بس عملك شنك أما أساسا بو صحتي إيمان. یا بۆ نمونە گاڵتە پێکردن وەکو لە دەرسەکانی پێشوا باسمان کرد کەسێک گاڵتەی کرد بەخوا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە قورئان بە قیامەت بە نوێش ئەمە لە ئیمانە ڕاتە دەرەوە خو ئەمە عەمەلە بەس عەمەلەکەی منافیە بۆ ئەسڵی ئیمان. کەواتە کردەوەی مرۆڤ ئەبن بە دوو بەشەوە هەندێک کردەوەمان هەیە ئینسان لە دین ئەباتە دەرەوە هەندێک کردەوەمان هەیە ئیمانەکەی کەم ئەکاتەوە ئیمانەکەی لەکەدارەکە. بۆ نمونە کەسێک ئەگەر هاتوو درۆیەک بکە بوختانێک بکە غەیبەتێک بکە ئەمە لە ئەسڵی ئیمان کەم ناکە یعنی ئینسانەکە هەر بە ئیماندار ئەژمارەکرێ بەڵام کەمالی ئیمانەکە کەم ئەکاتەوە یعنی ئیمانەکەی کز ئەکا ئیمانەکەی دا ئەبەزێنێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەندێک حەدیثە کە باسەکە بۆ نمونە ئەفەرمێ لا يؤمن من لا يأمن جاره بوائقه ئەفەرمێ کەسێک ئیماندار نییە ئەگەر دراوسێکی لە شەڕی ئەمین نەبێ کە ئەفەرمێ لا يؤمن
ئەمە نەفی کەمالی ئیمانە نەک سیحەی ئیمان واتە ئیمانەکەی پڕ نییە نەک ئیمانی نییە ئەمە وەکو کڕنوش بردن بۆ بتەکە نییە یا کە ئەفەرمێ مەسەلەن لا يؤمن من بات شبعان وجاره جائع بجنبه کەسێ ئیمانی تەواودا نەمەزراوە ئەگەر خۆی تێر بێ و دراوسەکەی برسی بێ شەو بە برسێتی بکاتەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەمە ئیمانی تەواو نییە کە فەرمێ مەسەلەن لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه کەسێکتان ئیمانی تەواو نییە حتا ئەوەی بۆ خۆی پێی خۆشە بۆ براکەشی پێی خۆش نەبێ ئەمانە بەشێکن لە کردەوەکانی مرۆڤ بەڵام ئەمانە ئەگەر نەبن لە ئینسانە ئیمانەکە تەواو نییە بەس ئیمانەکە بوونی هەیە وەکو کردەوەکانی ترنین کە ئەسڵی ئیمانەکە ئەبن خاڵێکی تر کە ئێمە گرنگە بیزانین بەڕێزان جیاوازی نێوان ئیمان و ئیسلام چێ ئیمان و ئیسلام لە زمانی عەرەبیە بەو وشانە ئەوترێ کە ئەگەر هەردووکیان بڵین دوو معنای جیاوازە دەن یەکێکیان بڵین لە بنی ئەوی کەش دێت کەوتمان ئیمان مەبەستمان ئیسلامیشە کەوتمان ئیسلام مەبەستمان ئیسلامیشە بەڵام کەوتمان ئیمان و ئیسلام هەر یەکەیان معنایەکی جیاوازی هەیە بەچی ئەزانین بە حەدیثەکەی جبریلە ئەزانین کاتێک کە دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری لێەکە کە فەرمی ئەخبرنی عن الإيمان ئەڵێ ئیمان چییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی أن تؤمن بالله ورسوله وملائكته وكتبه باشا والقدر خيره وشره أركان إيماني بباسكا دا فرمي فأخبرني عن الإسلام فرمي أن تشهد أن لا إله إلا الله وأني رسول الله وتقيم الصلاة وتؤتي الزكاة وتصوم رمضان وتحج البيت إن استطعت إليه سبيلا أفرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم إيمان بديتي لو إيمان تبع بخوا بروجي دواي بقرآن ببرتوك آسمانيا كان باشا لقل قضاء وقدر وبيغمراني خوا فروستادەکانی خوای پەروەردگار ئەمە ئیمانە دوای فەرمێ ئیسلام چیە فەرمێ ئیسلام ئەوەیە کە شایەتی بدەیت کە خوا تاکو تەنهایە و پێغەمبەر نێرداوی خوایە و ڕۆژ بکەیت ڕۆژوو بگریت و زەکات بدەیت و حەج بکەیت و باشە ئەمانە پێوتێ ئەرکانی ئیسلام لێرە بۆمان دەرەکەوێ کە ئیمان و ئیسلام ئیمان بە ئیعتیقاد دەوترێ ئەو شتانەی کە لە ناخان لە قەناعاتان ڕووکەش دیار نین بەڵام ئیسلام بریتێ لەو کردوانەی کە بە ڕووکەش ئەیکەین ئەها ئیمان بریتێ ئیمان بوون بەخوا وانە ئیمان بوون بە پەرتوکەکان ئەمانە هیچی دیار نییە یعنی کەسێک ئەگەر ئیمانی بە هەموو ئەمانە هەبێ شتێک نییە بە دەموچایەوە دیار بێ یا شتێک نییە بە هەڵسو کەوتەکانیەوە دیار بێ کە دینە سەر ئیسلام بریتێ لە نوێژکردن هەمومانی بینین حەجکردن هەمومانی بینین کەواتە ئیسلام و ئیمان ئەگەر پێکەوە باسمانکردن ئیمان بریتێ لەو شتانی کە لە ناخان ئیسلام بریتێ لە ڕەنگدانەوەی ئەم ئیمانە لەسەر کردەوەکان ئەم وشەیە وەکو چی وایە وەکو وشەی فەقیر و میسکین وایە فەقیر و میسکین لە زمانی عەرەبیە ئەگەر بەکاریان بێنی ئەگەر وتە میسکین فەقیری شەگرێتەوە ئەگەر وتە فەقیر و میسکین هەریەکەیان دوو معنای جیاوازەدەن بۆیە خوای پەروەردگار لە قورئانە کە باسی زەکاتەکە ئەفەرمێ ئینەما الصەدەقات للفقراء والمەساکین خوا ئەگەر بەس بیگوتایە میسکینەکان فەقیرەکانی شێگرتەوە بیگوتایە فەقیرەکان میسکینەکانی شێگیرێتەوە کاڵێ فەقیر و میسکین دوو معنای جیاوازەدەن فەقیر بەکێ ئەوترێ بەڕێزان بەو کەسە ئەوتێ کە هیچی نییە بۆیە خوا فەقیر پێشەخا لە ئایەتی پێدانی سەدەقەیە ئینەما الصەدەقات للفقراء میسکین کێیە میسکین ئەو کەسەیە شتێکی هەیە بەس بەشی ناکە یعنی داهاتێکی هەیە بەڵام خەرجی لە داهاتی زۆرترێکە هەژارە ئەم کەسە بەشی ناکە بۆیە ئەگەر ملاحەزەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دائما کە پەنای گرتووە فەرمێتی اللهم إني أعوذ بك من الكفر والفقر دائما پێغەمبەری خوا لە فەقیری ترساوە کە هەر هیچی نەبێت بەڵام حەزی کردو میسکین بێت یعنی هەی بێ بەڵام ئەها مەمرەومەژی بەشی بکە بەسێتی پێغەمبەر بۆیە فەرمێتی اللهم أحيني مسكينا وأمتني مسكينا واحشرني في زمرة المساكين حەزی نەکردو پیاوێکی دەوڵەمەند بێ خوا لە پێچینەوەی لەسەرکە لەسەر پارە کەواتە وشەی ئیمان و ئیسلامیش وەکو فەقیر و مسکین وان لێ بەکارهێنانە خاڵێکی تر کە گرنگە ئێمە ئاماژەی پێ بکەین بەڕێزان ئەوەیە ئەم بابەتە زۆر خاڵێکی ئەساسی و دواتریش ئەگەڕێمەوە سەری بە تەفسیل قسەی لەسەرەکەم بەڵام ئێستا لە باسی پێناسیان زۆر ناچ بناوەوە ئیمان بەڕێزان ئیمان و ئیسلام ظاهیر و باتینیان هەیە ئەوەی لە ئێمە داوا کراوە ئیمانی ظاهرە ئیمانی باتین هیچ کەس نایزانێ غەیری خوا خۆی نەبێ بۆ چونکە علاقاتی هەیە بە قەناعەتی دڵەوە قەناعەتی دڵیش تەنها پەروەردگار خۆی ئەیزانێ یعنی ئێمە چەندین دەقمان هەیە هەر یەکێک لەو دەقانە بۆ نمونە حەدیثەکەی ئوسامەیە ئوسامە ئەگەڕێتەوە لە یەکێک لە غەزاکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لێی ئەپرسێ بۆی ئەگەڕێتەوە ئەفەرمێ پیاوێکم پێچایە دارێک ئەفەرمێ پێش ئەوەی بیکوژم کابرا گوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله
بيغمر يخاف فرمي دواتر الله كشتم أفرمي بو أفرمي إنما قالها خوفا من السيف قال لا تتشم شاركم قلتي بيغمر يخاف صلى الله عليه وسلم زوري بينا خوش أفرمي أفشققت عن قلبه أفرمي الضلي ولا تكرت تابزاني إيماني بخواه هنا بو فعلا يا لترسي شم شاركي تواي قلت كواتا أم حديثة وديها دليل ترمانية كوكو عرضم كده من دواء بالتفصيل كريم وسريان بيمان الله كإقرار ظاهر بو إما كافية أجر كابرا ظاهرا بنيمان أهل إيمانا أهل مزقوتة أهل نيوجة أهل روج وأهل زكاة إما ناچين ببشكنين لناخي دلي زي ناخي دلي شيتيا إيماني ظاهر إما حكم بيأكين كواتا خوش ويستان أما جاوازية لبيني زاراوي إيمان إسلام وجاوازية لبيني إيماني ظاهر وإيماني باطن إما وكو عرضم كردن هر كسي كوي قوتي مسلمانم وظاهري كردوا كانشي إيمان دار بو إما بمكسارين إيمان إما ناتوانين بمكسبرين والله أما اللي ناخا كافر حج بلغيه قني أم قصير بجراس كاتوا لدوانا كان داهاتوا بردوا بين نسر بناسي زارا وكان وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين